پرۆسەی دابشکردنی نەوتی سپی لە هەرێمی کوردستان بە سستی بەڕێوە دەچێت و تا ئێستا تەنها 7,000 ماڵ لە سنووری پارێزگاکانی سلێمانی هەولێر و هەڵەبجە نەوتیان وەرگرتووە. محەممەد حەسیب بەڕێوەبەری نەوت و کانزاکانی سلێمانی ئەوەی ڕاگەیان تەنها حکومەتی عێراق نەوت بۆ هاوڵاتیانی هەرێم دەنێرێت و بەهۆی ئەوەی لە بەغدادەوە بە سستی نەوت دێت پرۆسەی دابشکردنیش بە سستی بەڕێوە دەچێت. بەڕێوەبەری نەوت و کانزاکانی سلێمانی بە کورسات نیوسی ڕاگەاند دابشکردنی نەوتی سپی لە سنووری مەڵبەندی 2 کۆتایی هاتوو. لە ڕۆژی شەممەوە دابشکردنی نەوت لە سنووری مەڵبەندی 3 شاری سلێمانی کە ژمارەیەک گەڕێکی ناوشار و چەند قەزا و ناحەیەک دەگرێتەوە دەستی پێکردووە. ئەوەشی ڕاگەیاند ڕۆژانە 5 تانکەر نەوت لە بەغدادەوە دێت بۆ سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە. بەهۆی ئەوەی بە سستی نەوت دێت پرۆسەی دابشکردنی نەوتیش سستە. ئاماژی بەوەش کرد تا ئێستا زیاتر لە 35,000 ماڵ لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە نەوتیان وەرگرتووە. ئەری کاکەشین بەڕێوەبەری نەوت و کانزاکانی هەولێر ڕایگەیاند تا ئێستا لە ناوچەکانی شاخاوی سنووری هەولێر نەوت دابش کراوە. لە ئێستادا لە چۆمان و مێرگە سوور و ڕەواندز و ناوچەکانی خەلیفان و سۆران نەوت دابش دەکرێت و دوای تاوابوونی ئەو شوێنانە بڕیارە لە شەقڵا و پیرمام نەوت دابش بکرێت. ئەوەشی ڕاگەیاند تاکو ئێستا 36,111 ماڵ لە سنووری پارێزگای هەولێر نەوتیان وەرگرتووە. لە چەند هەفتەی ڕابردوو حامد یونس بریکاری وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند بڕێکی زۆر نەوتیان ئەمبار کردووە و لە ماوەی وەرزی زستاندا 100 میلیۆن لیتر نەوتی سپی بۆ هەرێمی کوردستان دەنێرن. بەڵام بەڕێوەبەری نەوت و کانزاکانی سلێمانی ئەوەی بە کورسان نیوز ڕاگەیاند کە تا ئێستا هیچ بڕیارێکی ڕسمیان لەبارەی زیادکردنی بەشە نەوتی هەرێمی کوردستان بە دەست نەگەیشتووە و ئەو نەوتەشی دابش دەکرێت حکومەتی عێراق ڕەزامەندی نیشان داوە بۆ هەناردەکردنی و ساڵانە بڕی 50 میلیۆن لیتر نەوتی سپی بۆ هەرێمی کوردستان دەنێرن. بەڵام ئەو نەوتەش بەشی تەنها لە 125 هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکات. هەرچەندە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان لە مانگی ئەیلولی ساڵی 2019دا لە ڕاگەیەندراوێکی ڕسمیدا تاکیدی کردەوە پێش وەرزی زستان نەوتی سپی بۆ هاوڵاتیان دابین دەکەن. بەڵام تا ئێستا ئەو نەوتە دابش نەکراوە تەنها لە بەغدادەوە نەوت بۆ هەرێمی کوردستان دەنێرن.